تەلەفۆنێکمان لەگەڵا وەکو دوا پەیوەندی وەری دەگرین ئەگەر کاتمان بمێنێ بۆ تەلەفۆنی تریان کاتمان نەمێت دوا پەیوەندی بێ چ بە ڕێزێکە با فەرمووی گوێویستم. وعليكم السلام ورحمة الله وبركاته خاتوني بريس. سلامة مامتا. مامتا لبركلا رقيكم أنا سودا كلا رقيكم بس كلا رقيكم يعني أجنيكم تظن زرب خزانكم كا أجل كلا رقيكم ولا خوش يستخزانكم أو زياني نبي وانيا هموشتك نرمونياني جار مرۆڤەکان ستا جەنابەت خێزانی خۆت باشتر دەناسی باتی ژیانی هاوسەری خۆت تۆ خۆت لەناو واقعەکەدای جاری وا هەیە يعني کەل لە ڕقی و ئەمانەش يعني عرضم کردن الخلافات الزوجية بهارات الحياة الزوجية وەکو بەهارات وەکو خوێی چێژوان يعني هەوڵ بدە لە خوێی چێژ زیاد نەبێ ئێستا خوێن نەیکەیتە چێشتەوە ناخورێ بەڵام ئەگە زۆر وا سوێر بوو بەرامبەر قبوڵی ناکە کەل لە ڕقیش يعني هەر شتێکی چاک نییە بەڵام جار هەیە مرۆڤەکان ناچار دەبن هەوڵ بدەین لە سنوور نەچێتە دەرەوە کارێکی وا نەکەی بەرامبەرەکەت پێی قبوڵ نەکرێ ئێستا تاڵی تۆ شروبێک دەخۆی دەرمانێک دەخۆی تا حدێکی مەلەو تاڵ بێ پێت قبوڵ دەکرێت ئەگەر لە ڕادەت تاڵ بدەیت فیتەوە خوشکی خۆم دادەم کارێکی وا نەکەی بەرامبەرەکەت ئەو کە لە ڕێقەی پێ قبوڵ نەکرێت لە سنوورێکە ڕایگرە جار هەیە ئەو کە لە ڕقێت لەسەر قازانجی هاوسەرەکەتە واتەکە زۆر نەرم و شربی لەوە چە کارە ساتێک ڕووبدا وانە بەڵام هەوڵ بدە هەموو شتێ بە خوێش بەمانە کە لە ڕاقیەکە لە سنوورێک نەچێتە دەر عینادەکە دوا بێ بەرامبەر پێی قبوڵ نەکرێەوە پێی خود نەچێەوە ڕۆژێ بەرەو ڕوود بێتەوە ومێدی سەرکەوتن بۆ دەخوازم سۆ سواز بۆ جەنابشت دادەگیان خوال لەگەڵ بێ خوشکی من زۆر سواز